پەرەستاندنی گوشارەکان بۆ سەردادخوازان و خەبات و خۆڕاگری قارەمانانە. کۆماری ئیسلامی کە سەر لێ شێواوانە لە پێناومانەوەی خۆیدا هەوڵدەدات بنەماڵەی دادخوازانی شۆڕشی ژن-ژیان ئازادی خستووەتە ژێرگوشارێکی لە ڕادەبەدەر. ڕۆژی یەکشەممە 21 خەزەڵوەر مەحسا تەوانە خۆشکی گیانبەختکرد و مهران تەوانە بە ئەمبەستی ڕێگریکردن لە بەڕێوەبردننی ڕۆیڕۆسمی ساڕۆژی قەسڵی حکوومەتی براکەی بۆ جاری سێهام لەلایەن هێزە ئینتیزامیەکانەوە دەست بەسەر و گوازرایەوە بۆ ئیدارەی دەسەڵاتی ڕژیم لە شاری ڕەشت. ڕۆژی شەممە 20 خەزەڵوەر جەلەسەی پێڕاگەیشتنمە تۆمەتەکانی ئارمین ڕۆستەمی برای گیانبەختکرد و دکتۆر ئایدا ڕۆستەمی یەکێک لە قوربانیانی شۆڕشی ژن-ژیان ئازادی بەڕێوەچوو. مامورانی ڕژیم لە ماوەیەکی زۆر بەر لە 25 خەزەڵوەر ساڵیادی قەتڵی حکوومەتی کیان پیرفەلەک منداڵێکی تەمەن 9 ساڵ بۆ ئەوەی ڕێگری بکرد لە بەڕێوەچوونی هەر چەشنە مەراسمێک گوشارەکانیان لەسەر بنەماڵەکەی چەند هێندە زیاتر کرد. بنەماڵەکەی و لەوانە جایکی واتە ماحمونیر بە گوێرەی نەریتی خەڵکی ناوچەکە هەفتەیەک پێشتر ڕێڕەسمی جگۆرگۆشەکەیان دوور لە چاوی بەکرێگیراوانی ڕژیم بەڕێوە برد. بەکرێگیراوان هەڕەشەیان کرد لە بنەماڵەی یەلدا ئاغا فەزلی گیانبەختکردووی تەمەن 19 ساڵی شۆڕشی ژینە کە ڕۆژی 20 خەزەڵوەری ساڵی ڕابردوو گیانی بەخت کرد هەنابێت ڕۆڕەسمی یادکردنەوە بۆ ئازیزەکەیان بەڕێوە ببەن. بەڵام ئەو بنەماڵە بوێرە هاوڕێی لەگەڵ کەسوکارەکانیان لە ڕۆژی دیاری کراودا چوونە سەر گۆڵکۆی یەلدا و یادی ئازیزیان بەرز ڕاگرت. ڕۆژی دواتر دایکی بۆ ڕوونکردنەوەی مەراسمەکە نووسی ڕۆڵە ئازیزەکەم ئێمە مەئمورەکانمان فری و داو هاتین نازانم بۆچی ئەوەندە لە ئێوەی قارەمان دەترسن شەرمەزاری بۆ ئەم حکوومەتە منداڵ کوژە دڵنیا بە تا ئەو کاتێ هەناسە دەدەم دادخواستم. ڕۆژی 19 خەزەڵوەر بنەماڵە و دۆستانی ئەردەڵان قاسمی لە کرماشان بەبێ لە بەرچاوگرتنی هەڕەشە و گۆڕەشەی بەکرێگیراوانی ڕژیم چوونە سەر گۆڵکۆی و ڕێزیان لە یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا کرد. هەر ئەو ڕۆژە لە پیرانشاریش بنەماڵە و کۆمەڵێک لە دۆستان و ئازادی خوازان لە پێشچاوی بەکرێگیراوان گۆڵکۆی تاهر عەزیزی یەکێک لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینایان گۆڵباران کرد. بنەماڵەی مێهشاد شەهیدی کرێکارێکی لاو کە ڕۆژی 4 خەزەڵوەر لە ناڕزایەتیەکانی عێراقدا سەقەی لێکرا بەبێ لە بەرچاوگرتنی ئاستەنگەکان ڕێڕەسمی یادکردنەوەی ساڵیادەکەیان بەڕێوە برد. ڕۆژی 18 خەزەڵوەر لە ساڕۆژی گیانبەختکردووی شۆڕشی ژن-ژیان ئازادی فایق مامقادری ڕێڕەسمێک لەسەر گۆڵکۆی لە شاری مەهاباد بەڕێوە چوو. ڕۆژی 14 خەزەڵوەر بنەماڵە و کۆمەڵێک لە ئازادی خوازان لە شاری مەهاباد لەسەر گۆڵکۆی شەماڵ خەدیری پور گیانبەختکردووی شۆڕشی ژینا کۆبوونەوە و یادی ناوبراویان بەرز ڕاگرت. ڕێکەوتی 13 خەزەڵوەر ژمارەیەکی زۆر لە خەڵکی مەریوان سەرەڕای هەڕەشەی مەئمورەکانی ڕژیم یادی نەسرین قادری گیانبەختکردووی شۆڕشی ژینایان لەسەر گۆڵکۆکەی بەرز ڕاگرت. ڕژیم بە هەموو توانایەوە هەوڵدەدات پێش بگرێت لە بەڕێوەچوونی ڕۆڕەسمی ساڵیادی گیانبەختکردووان. بۆ نمونە گوشارەکان لەسەر بنەماڵەی قوربانیانی شۆڕشی 1401 تا ڕادەیەک زیادی کردووەکە کاربەدەستانی دەستگای قەزایی بە مەبەستی چاوترسێنکردنی دایکانی دادخواز و خەباتکار سزای 13 ساڵ زیندانیان بەسەر مەحسا یەزدانی دایکی گیانبەختکردوو محەممەد جەواد زاهدی دەسەپاند. بەڵام بەڕێوەچوونی بەردەوامی ڕۆڕەسمەکان دەری خستکە لایەنە پەیوەندیدارەکانی ڕژیم نەیان توانیوە بە ئامانجە دژەئینسانیەکانی خۆیان بگەن. سەرڕای ئەوەش ڕژیم بە چەند هۆکارێک هەوڵەکانی خۆی لە بەرامبەر بزوستنەوەی دادخوازی و بە تایبەتی دایکانی دادخوازدا زیاتر دەکات چونکە دەزانێت ئەگەر خەبات و چالاکیەکانی دادخوازان هەروە بەردەوام بێت دەبێتە هۆی ئەوەی کە بنەماڵەکان یەکتر بناسن و زیاتر یەک بگرن زانیاری زیاتر سەبارەت بە منداڵەکانیان ئاشکرا بکەن و بە بەهێزکردنی بزوستنەوەی دادخوازان کەشوهەوای خەباتکارانە لە کۆمەلگادا زیندوی ڕابگرن. بزوستنەوەی دادخوازی لە ماوەی 44 ساڵی ڕابردوودا لە ئێران بەهۆی بوێری بنەماڵەی گیانبەختکردووان و ڕەوایەتی ڕزگاربوونی ئەشکەنجەگا و قەتڵگاکانی ڕژیم ئیسلامی و
بەدانپێدانانی بەشێک لە پاسەوانانی زیندانەکانی ڕژیم بووە سەربجووستنەوەیەکی سەرتاسەری و هەر ئەوەش ڕژیمی تووشی ترس و نیگەرانی کردووە. خەباتی شوێندانەری بنەماڵی گیانبەخت کردووان و بەتایبەتی دایکان لە چەندەیە ڕابردوودا زەمینەی کۆبوونەوە و ڕێکخراوبوونی ئەوانی لەژێر ئاڵایەک ئامادە کردووەکە نمونونەکانی کەم نین. ئەو بزوستنەوەیە توانایی ئەوەی هەیە کە هاوکات لەگەڵ بزوستنەوەکانی دیکە ڕۆڵێکی بەرجەستە لە ڕووخاندنی کۆماری ئیسلامیدا بگێڕێت.